ويل لمن كان تزاد به الكربات حدة والمصائب الشدة. أي هاوار بحالي أو كسي بدبختة بدفصالة بێکەسایەتیە سووکە لای خوا سووکە لای خۆی بەخوا خۆشی گاڵتەی بەخۆی دێ سووکە لای خەڵکی بەڕێزی وەکو جەنابتان ئەو کەسەی کاتێک کە موسیبەتێک ڕوودەدا کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوودەدا بچووکە ئەم گەورەی دەکا بەخوا زۆر کەسمان بینیەوە دوو مناڵ دوو گەنج دەمەبۆڵەیەکی ئاساییان بووە دەمەبۆڵەیان بووە ئەم لە جیاتی بچێ ئاشتیان بکاتەوە بەنزینی بە ئاگرا کردووە فیتنەیەکەی گەورە کردووە گەیشتۆتە حەدی کوشتنی خەڵک چەند کەس نەبینی ماڵوێران بوو لەم کوردستانەیە لەسەر دەمەبۆڵەیەکی ئاسایی هاوار بە حاڵی ئەو کەسە تیا چوون جەهەنەم بۆ ئەو کەسەی کەوا کلیلی کردنەوەی دەرگای شەڕە ڕووداوێک ڕوودەدا نەخوازراوە ئەم دەیتوانی بە دوو قسەی دەڕۆیشت دەرگای شەڕەکە داخەو دەرگای خێرێک و ئاشتەوایی بکاتەوە نە بە پێچەوانەوە مصیبەتەکەی گەورەتر کرد ئاگرێکی بچکۆلە بوو یەک دەبە بەنزینی پێدا کرد و کەڵپەی کرد و دایان خەڵک سووتان و دایان گەنجی بنە ماڵەکەی خۆی خەڵکی کرد بە قوربانی بەخوا ژنومێردێکن بە سوئی تەفاهمێکیان هەبووە بەس ناتێگەیشتنێکە کاکە سەرەتای تەمەنیانە لە دوو ژینگەی جیاوازەوە هاتوون دوو بیرکردنەوەی جیاواز دوو بڕوانامەی جیاواز دوو عەقڵیەتی جیاواز دوو دایک و باوکی جیاواز کاکە دوو شاری جیاواز دوو کلتوری جیاواز وەڵی دەکرێ بەر یەککەوتن هەبێ ئەم لە جیاتی ئەوەی دوو قسەی خێر بکە ئەیگەێنێتە تەلاق بەس ئەم لێگەڕایە ئەم ژنوێردە بۆ خۆیان ناش دەبوونەوە ئەم بە حساب چوو جاجاری وا دایک و باوکە جاری وایە مامەیەکی ڕیسپی قەومەکانە جاری وایە خاڵۆیەکە جاری وایە پیاوێکە خەڵک قسەیدا لەلا دەکا لە جیاتی ئەوەی بڵێ ئەم کارە چارەسەر دەکرێت ئەم سوئی تەفاهمە چارەسەر دەکەین سوبحانەڵڵا دەیگەێنێتە تەلاق و جیابوونەوە موسیبەتەکە گەورە دەکا هاوار بە حاڵت چونکە تۆ دەرگای شەڕت کردەوە دەرگای خێرت داخست والمەصائب الشدة کەسێک موسیبەتێکی هەیە لە جیاتی دڵخۆشی بداتەوە ئەوەندەی کە ڕەشببینی دەکا ئەڵێ بەخوا برا تازە تیاچووی بەخوا زەحمەتە تۆ لەم بەڵایە ڕزگارت بێ وەڵڵا برا تازە تۆ لەم ئیشەت لە دەستداوە لەوە ئەچێ لە برسانە بمری پەنا بەخوا وەیل بۆ ئەو کەسانی کەوا ئاوا خەڵکی ڕەشببین دەکەن ئاوا دەرگای خێر لەسەر خەڵکدا دەخەن دووەمیان لەیسە هەموو ئیسلاح و غەیریهی ئەو کەسانەی کەوا هیممەتیان نییە بۆ چاککردنی بەرامبەریان بەڕێزان ئیسلامی ئێمە لە قورئانەکەیە لە سوورەتی هوودا دەفەرمێ وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون خوای گەورە هەرگیز دانیشتوانی گوندێک شارێک وڵاتێک لە ناو نابا بەستەم وأهلها مصلحون نەیفەرموو وأهلها صالحون کە دانیشتوانەکانی چاکساز بن نەک هەر چاک بن کەواتە ئیسلامی ئێمە پێمان دەڵێ فێرمان دەکات هەم بۆ خۆمان ساڵح بین هەم بۆ خەڵک مصلح بین هەم بۆ خۆمان ساڵح بین هەم بۆ خەڵک مصلح بین ئەینا تۆ بۆ خۆت ساڵح بی لە ئیسلامدا قبول کراو نییە تۆ بۆ خۆت ساڵح بی بڵێ حەقی کەسم نییە نەخێر شعاری شوعەیب پێغەمبەر کە خوا لە قورئانە مەدحی دەکا عەلەیهی السەلام ئەوە بوو إن أريد إلا الإصلاح ما استطعت سوورەتی هود ئاەتی 88 من ئەوەی بەرنامەمە ئیسلاحە چاکسازیە ما استطعت ئەوەندەی لە توانامدا هەبێ کەسمان بێتوانانین بەهانەت نییە کاکە بەدەست ئیماتەة الأذى عن الطريق صدقة ئازارێک شوشەیەک بزمارێک بورغویەک تایەک پەنچەر دەکا قاچی کەسێک ئازار دەدا پیسیەک دەبەیەک فرێدراوە تەنەکەی خۆڵەکە هەموو 1 مەتر لەولاتەوەیە ئەقەی چێکە دەتۆ چاکساز بە مەڵە خۆ من فڕێم نەداوە من ئەوەندەم لەسەرە خۆم دەبە فڕێ نادەم بەڵام حەقیشم نییە نە هەڵی دەگرمەوە خۆ ئەو بڕغوە من فڕێم نەداوە خوایەکە تای خەڵکی من چارەکەی خۆمی لێ لادەم چەند جوانە سارەکەت لاگە ڕاگری ئەگەر مەجال هەبوو بچی ئەو بڕغوە لەسەر جادەکە لابەری ئەوەش براکەمە خوشکەکەمە کەسەکەمە کوڕەکەمە برازاکەمە بە شوێنەکەدا دێ ئەبێت تۆ نەک ئەوەندەی هەر بۆ خۆت چاکی ئەبێت چاکسازیژی بی مەستەتەعت و بەدەست هەروەها بە زمان کاکە نەسیحەتی خەڵک بکە بەڵام فەزیحەت نا ئامۆژگاری خەڵک بکە نەک ئابڕۆ بردن هیوای ئابڕووی خەڵک دەبا بە ناوی نەسیحەتەوە بە زمان هانی چاکەکاران بدە هاندان زۆر گرنگە کاکە دەستخۆشی بکە وەڵی کەسێک مناڵێک دەبینی کارتەکەی بەدەستەوەیە نمرەکانی بەرزن بڵێ هەی دەستت خۆش بێ هەی ئافرین ومێدەوارم سەرکەوتوبی تۆ دوا ڕۆژێکی خێر لێ چاوەڕوان دەکرێت هەر ئەوەی کە دەڵێ تۆ دوا ڕۆژت خێرە جا بە مناڵەکانی خۆشت دوا بڵێ کوڕم ومێدەوارم ئێوە سەربەرزم کەن ومێدی دوا ڕۆژێکی خێرتان لێ دەکەم بڕواتان هەبێ ئەو هاندانە زۆر گرنگە ئەها لە مەکتەبە یاسایەکی جوان هەیە ڕەنبێ ئێستا هەستی پێ بکەیت کاتێک کە
مناڵێک شعرێکی جوان لەبەر کردووە وانەکەی جوان نووسیوەتەوە هەڵەستێتە سەر تەختەڕەشەکە و بابەتە بیرکاریەکە حەل دەکا شعرەکە لەبەر جوان دەڵێ مامۆستاڵە ئادەی چەپڵەیەکی بۆ لێدەن ئەزانێ ئەو چەپڵەیە دوو مانای هەیە یەکەم هاندانە بۆ قوتابیەکە پێی ئەڵێن هەموویان هانی دەدەن هەم مناڵە ئەڵێم ئەمڕۆ بابە ئێمە خۆمان مناڵیش بووین پێمان ئەڵێن بابەت چەپڵەیەکیان بۆ لێدام ئەو چەپڵەیە هاندانە دووەمیان لابرنی حەقد و قینە ئەوە لە پەروەردەدا زۆر گرنگە با مامۆستایان لای نەبن ئەڵە چەپڵەیەکی بە قووەتی بۆ لێدەن یعنی مناڵەکە فێر دەکرێ و مامۆستاش تێی بگەێنێ من نەک بەخیلی بە تۆ نابم نەک حەسوودیت پێ نابم ومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم مناڵ لە مناڵەوە لە چەپڵەکەەوە فێری ئەم دوو دەرسە بکرێ من دڵنیام کۆمەلگای کوردیمانی سلاح دەبێت لە مناڵیەوە کەسێک فێری بکەین چاکەی کرد سەرکەوتوو بوو نەک ناڕەحەت نیم بە سەرکەوتنت چەپڵەت بۆ لێدەم دەستخۆشی لێ دەکەم هانت دەدەم ئەمجا کە سەرکەوتوو بووی نەک بەخیلیت پێ نابم نەک چاڵت بۆ هەڵناکەنم نەک بە چاوتەوە ناکەم نەک حەسوودیت پێ نابم بەڵکو ومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم کاکە هیچت پێ ناکرێ فەبی قەلبی دڵخۆش بە ئەزیزم دڵخۆش بە بە دڵخۆش بە کەسێک کە سەرکەوتنی لە ژیانە بەدەست هێناوە کەسێک کە سەرکەوتنی لە ژیانە بەدەست هێناوە تۆ دڵخۆش بە بەو سەرکەوتنە خوای گەورە لە ڕیزی موسلیحان حیسابت بۆ دەکا کەواتە ئێمە داوامان لێکراوە هەم خۆمان چاک بین هەمیش چاکەکار بین هەم خۆمان لە خراپە بپارێزین هەم کلیلێک بین بۆ داخستنی دەرگای شەڕ و خراپە لەسەر خۆمان لەسەر خێزانمان لەسەر کۆمەڵگامان